بە هاوبەشی لەگەڵ ئێوە و لەگەڵ ئەو میوانە ئازانە کە هەرێکیان لە وڵاتێکەوە هاتوون بەڵام هەموو هاوڵاتی و ئەگەر هاوشاری خۆمان نەبن بەڵام هەموو کوردستانین. کە زمانی کوردی پارێزەری نەتەوەیە، ئەمە گەورەترین ئەرکێکی کە بۆ زمانە لە هەر شوێنێکە کوردێکی لەبێ ئەوێ کوردستانە. زمان تەنیا ئامرازی پەیوەندیگرتن و دیاردەیەکی کولتوری و مێژووی نییە، بەڵکو هەڵگری عەقڵ، بیر و باوەڕ و کولتور، بیرکردنە و زانست و فەلسەفە و ئەخلاقی میلەتە. نەتەنیا ڕای من بەڵکو ڕای زۆرێک لە شارەزایانیش ئەمەیە کە زمانی ستاندارد هەیە. کورد زمانی ستانداردی هەیە، نەگێکی دوو هەیە ئێستا. مانەوەی یەک نەتەوە وەگەزانن پەیوەستە بە زمانەوە. ئەو گەلانەی کە زمانەکان تواوەتۆ ناویشیان نەماوە. زمان لە بۆشایی دروست نابێت، لە بۆشایی دروست نەبووە، بەڵکو لە بەستێنی هونەر و ئەدەب و کولتورە دروست دەبێت، دەگوازرێتەوە و پێش دەکەوێت. بەگشتی من بڕوام وایە کە زمانی کوردی ئێستا دووشێوە ستانداردی گەنجی هەیە.